نوروز و سری سالا نهل و پیروز با هیوین جیان خوش جتوای تماشاوانین لحاف گهاندنا کردان را دخوازن. ابوي هيفيه كو ام كردان بجهين ايكو سرحاتي وبويرن لجهان دقومي بيك جوهرين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلول دوی برنامه روزا نوروز دا ما اف بابت جبینرین خورا آماده کرنا. گلن روشلات شاهین سری سالی و نوروزی دیکن و جمع کردان را اف روش دلیوه قیم کرنا هستی نتوایتیه. سروک باراک اوباما لروشلاتا ناوینا سوزن تناهی و پاراستنا اسرائیل ددا. روشا سوری پشتی 2 سالین شورشی و سروک اوباما گفه اجزا کرنا اسدکه اگر چکی کیمیایی بکار اینا. اری پشتی 10 سالین رزگار کرینی عراق ولاتکی بسلامت و دموکراتا گلو بهای وی شری چبو. گرفتن سنتری میترو یه بروانی روزنامه‌وانه چنا محف وینک دگل رکخرا سنتری هیا. سلاوین دوباره و نوروزاوا پیروز با. سروکی امریکی باراک اوباما لگرکا روشلاتا ناوینو همو نیشان وسا خویا دکن کو افسردان جبو قازانجا اسرائیلی بو. قیم کرنا دوستانیا سستانی برا سروک اوباما و سرک وزیر اسرائیلی بنیامین نتانیاهو بو. بدیت نامن افسردان جبو پشت راست کرنا چند راستیان بو. اگر چی امریکا چکریاران نشونا اسرائیل ناکالی پشتوانی لهر بریاره که دیگه اسرائیل ورگرتن به تایبت لهمبر ایران بوی واتای کو اسرائیل مافی بروانی کرنه جخواهیا یا دویجی نوجان کرنا حولین وگراندنا نافدنگی امریکا بوجاندنا پروسه آشتیا روشلاتا ناوینو لسر بنامای دولت اسرائیل و فلسطینیان به هفره بجین. لی آستانگ آوا سروک اوباما بخوانه کارا راگه هندلین مازن بده. لی گوه خواده دا باورین داینین پیوان بیدار. راستی جی آوا سروک اوباما بخوا باورین اینا پروسه آشتی سر بگره به ودر کرنا لاینه بهیز فلسطینی کمال حماس لی هر لاینک گوکه دهاویجا میدانا لاینه دی. و سر هلدانا لدیجی سروک سوری بشار الاسد کتا سالا سیه و آستی تندوتی جیان هر بلند با. روشا في ولاتي بويا خمو نرحتي جوالات دوروبر وين جيهان را بتايبت دقل ادعاء بكار إنانا تشكي كيميائي سەرەتا خۆپیشاندانی ئاشتیانە بوو دواتر گۆڕا بۆ توندوتیژی سەر هەڵداوە چەکدارەکان و جیادیەکان شەڕێکی قورس دژی حکوومەتی سووریا دەکەن زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان پێدەچێ شەڕێکی بێهودە بێ. The Assad regime continues to think that it's winning. ڕژێمەکەی سووریا پێی وایە سەرکەوتوو دەبێت یان دەربازی دەبێت تا ئەو کاتەی دەگاتە ئاستی بڕوابوون بەوەی ڕوبەڕووی شکست دەبێتەوە بۆیە دڵنیا نیم لەوەی خواستێک هەبێت بۆ دانوستانێکی ڕشت. نەتەوە یەکگرتوەکان وای مەزەندە کردووە 7,000 کەس لە شەڕی سووریادا کوژراون و زیاتر لە 1 ملیۆن کەسیش ئاوارن. نیگەرانیشان کە ئەم شەڕە بەرفراوان بێ. توندوتیژیەکان ئەو دیسنوورەکانی سووریاشی گرتووەتەوە. شەڕ لە لوبنان هەبووە تەقوتۆق لە ناو عێراق هەبووە موشک کەوتۆتە ناو تورکیاوە. کاربەدەستانی ڕۆژاوایی ئێران و حەزبوڵڵای لوبنانیش بە چەکناردن بۆ حکوومەتی سووریا گوناهبار دەکەن. هەموو شتێکیان دوو هێندە کردووە کۆمەکی زیاتری ڕژێم دەکەن. سەلمان شێخ دەڵێت مەترسیەکانی پەرسەندنی شەڕ لە ئارادان ڕەوشی سووریاش سەوداکردنی ڕۆژاوایی لەگەڵ ئێراندا قورس کردووە تایبەت بە هەوڵەکانی تاران بۆ بەدەستهێنانی چەکی ناوچی. نیگەرانیش بەرامبەر سەرهەڵداوان هەن بۆ نمونە بە بارمتەگرتنی ئاشتی پارێزانی نەتەوە یەکگرتوەکان لە گۆلان. ئێستا زلهێزەکانی ڕۆژاوا بەردەوامن لە چارەسەری سیاسی بۆ سووریا. نێردراوی تایبەتی نەتەوە یەکگرتوەکان ئاگاهی دەدات ئەوەی لە سووریا بە ئاشتیانە دەستی پێکرد ئێستا لە نێو قەیرانە ترسناکەکانی جیهاندا. یان ئاشتیانی ئەو تێکڕای لەسرە بۆ چارەسەریەکی سیاسیانە یانیش ڕەوشەکە وەک سۆمالیا لێدێت و یان خراپتریش. جازیزانم لەگەڵ ئەم جۆرە ئاگاهی دانانەدا بەڵام هێشتا هیچ ئاماژەیەک نییە بەوەی کە قەیرانی سووریا بەرەو کۆتایی یەک دەڕوات و خوێنڕشتن لەو وڵاتەدا کۆتایی پێدێت. دەخیل سپاس بەڵێن لە چەند ڕۆژین بۆریژی هەم ڕژێما ئەسەد و هەمژی ڕێکابەریە هەڤودن خەتابارکردن و چەکی کیمیایی لە دژی هەف بەکار ئانینە. نەبەس ئەڤە بەلکو حکومەتا سووری داخواز ji civata giştiya netewên êgirtî kiriya heta desteyeka vekolînê ya serbixwe pêk bîne ji bo berêxwedana bikarînana çekî kîmyayî ji aliyê hêzên rêkaberiyê ve li parêzgeha Helebê. Eger çî heta niha çi nîşan nînin ew çek hatiye bikarînan
لێ سەرۆک باراک ئۆباما کولیسەردانە ڕۆژهەڵاتە ناوینە گەفەیە جزاکردنا سووریە دیکە ئەگەر چەکی کیمیایی بکاربینە. ئەو بڕیارە سەرۆک باراک ئۆباما ji bo vekêşana hêzên Emerîkî ji Iraqê û vebirkirina astê hebûna diplomasî li Bexdayê wî dawî bi siyaseta serokê berî xwe George Bush anî ku serokê şer dest pê kirî. Piştî 10 salên şerê rûxandina Saddam Hussein Amerîka çi ji vî şerî qazanc kiriye؟ لەم کاتژمێرەدا هێزە سەربازەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە قۆناغە بەرایەکانی ئۆپەراسیۆنی لەشکەریدا بۆ جەنگ داماڵینی عێراق ئازادکردنی گەلی عێراق و هەروەهاش پاراستنی جیهان لە مەترسیەکی گەورە. 10 ساڵ پاش ئەوەی سەرۆک بوش هێزی سەربازی نەر بۆ عێراق پێدەچێ واشنگتن کاریگەریەکی کەمی مابێ لە وڵاتەدا. نورین مالکی سەرۆکوەزیری شیعە سوننەکانی لە پەراوێزناوە. بەڕاستی کەس نییە نیگەرانیان بێت مالکی عێراقێکی جێگیری نییە درەنگ بێت یان زوو سوننەکان هۆکار بۆ تۆڵەسانەوە دەدۆزنەوە. ئێستا عێراق وڵاتی شیعەیە. کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا دەفەتیدا بە مالکی چۆنی دەوێ وا بکات. کە بە تەواوی دەکشێنەوە یان باڵوێزخانەیەکی چۆڵ جێدەهێڵن مالکی وەهای لێک دەداتەوە یانی هەرچیەکی بوێت بەخواستی خۆی بکات. هەرم کشانەوەی ژوای کرد بەغدا هەوڵی پەیوەندێکی باشتر بدا لەگەڵ ئێراندا. مالکی هەمیشە لە ژێر کاریگەری مەلەکانی ئێراندا بووە. ئەوەی نەشاردوتەوە وە کەم تا زۆرێکیش بۆی چۆتە سەر. ئەمەش کێشەیەکە بۆ بەڕێبەرایەتەکەی سەرۆک ئۆباما لە مەسەلەی سەپاندنی سزاکان بەسەر بەرنامە ناوچەکەی ئێراندا. ئێران پشتیوانیش لە بەشار ئەسەد سەرۆکی سووریاش دەکا. شێکەرەوە دەڵێن بەغداش پشتی سووریا دەگرێت لە دژی ئەمریکا. They have been permitting overflights from Iran, which the U.S. would like them to stop. ڕێگەیان بە فڕۆکەی ئیران داوە کە ئەمریکا دەخوازێت ڕابگیرێت. پشتیوانی تریش بۆ ڕێژمەکەی ئەسەد دابین دەکەن. وەک شیعەی عێراق چاویان پۆشیوە لەوانەی لە سنووری عێراقەوە دەچنە سووریاوە. هایدمان دەشڵێت شەڕی سووریا بنکۆڵکردنی زیاتری عێراقی بەدواوەیە. And it is sharpening sectarian divisions. جیاوازی ئاینزایی لە وڵاتەکانی دراوسێتە زۆر دەکات بە شێوەیە کە بەرەنجامێکی بەدی هەبێت بۆ زەقامگیری هەرێک لە وڵاتانە و عێراقیشێکێکە لەوانە کە مەترسی زۆرتری لەسەرە. جا خۆشەویستانم دۆسەی نەوتیژ یەکێکە لەو قەیرانانەی کە لە نێوان هەرێمی کوردستانی عێراق و حکوومەتی نێوەندی عێراقدا سەری هەڵداوە. ئەم دۆسەیە وەکو زۆرێک لە چاودێر دەڵێن پێیان وان نییە بەم زوانە بتوانرێت چارەسەرێکی یەکلایی بکرێتەوە بەبێ ئەوەی یاسای نەوت و گاز لە پەرلەمانی عێراقدا پەسەند بکرێت. دەخیل دەگەڕێمەوە لای خۆت. سپاس بەڵێن و دەست خۆش ji bo zanîn jimara qurbaniyên Emerîkî di şerê Iraqê da wesane. 4486 serbazên Emerîkî hatine kuştin ji sala 2003 sala dagirkirinê heta 2012. 31928 serbaz birîndar bûn. 122,000 sivîlên Iraqî hatin kuştin heta dawiya 2012 û 1.7 trilyon dolar خرجیا وی شەڕی بوون. هون بەرنامە لە هەڵبگەهاندنا کوردان ji dengê Amerîka temaşa dikin. Yek ji navendên berevaniyê ji rojnamevanan dike li Herêma Kurdistana Iraqê senterê mîtroya. Ew zêdegaviyan li ser rojnamevanan tomar dikin û didene layenên peywendîdar. Rêxera Mîtro Center li Hewlêrê xanim Niyaz Abdullah mêvana li hevgihandina Kurdan bû û hevkar Belên Salih pisyar jî kir ka گرفت و ئاستەنگên li pêş karê wan çi ne؟ گرفتی سەرەکی ئێمە وەک سنتەری میترۆ بریتە لەوەی کاتێکە دۆسیەکان تۆمار دەکەین و دۆسیە پێشێلکاریەکان تۆمار دەکەین ئەوەیە کە لایەنی جێبەجێکار لە ئاستی پێویستدا بەدەم دۆسیەکانەوە ناچێتەوەها لێکۆڵینەوە بۆ ئەنجامدەرانی ئەو تاوان و پێشێلکاریانە ناچێت. بەڵێ ئێوە لە ساڵێکدا چەند جار ئاماری تایبەتی ئەو پێشێلکاریانە دەکەن کە بەرامبەر بە ڕۆژنامەوانان دەکرێت. سنتەری میترۆ بۆ پێی لە مانگی ئابی ساڵی 2009دا دامەزراوە. ئێمە لە سەرەتادا بە شێوەی بەیاننامە و لە کاتی ڕووداوەکاندا بەیاننامەکانمان بڵاو دەکردەوە ماوەی 2 ساڵ دەبێت
کۆتایی ساڵدا راپۆرتی ساڵ باوە دەکەینەوە دیارە ئەو راپۆرتانی کە بڵاومان کردوونەتەوە ئاماری زۆر مەترسیداری تێدایە بەڵگەنامی زۆر مەترسیداری تێدایە و من بە شخصی خۆم پێم وایە وەکو سنتەری میترۆش پێمان وایە ئەگەر ئەم ئاستی پێشلکاریانە لە هەر وڵاتێکی تر بواە ئەوە سەرۆکی حکوومەتیش دەگۆڕا نەکرد ئەو وەزارەتانی کە زۆرترین تێوەگلانیان هەیە لە دەستدرێژیکردنە سەر ڕۆژنامەنووسان. سنتەری میترۆ چ جۆرە پەیوەندیەکی بە ڕێکخراوە نێونەتەوە یەکانەوە هەیە؟ خۆشبەختانە راپۆرتەکانی ئێمە اعتیبارێکی نێودوڵەتیان هەیە و دوایین راپۆرتی ڕێکخراوی هیومەن ڕایتس وۆچ بەڵگەی ئەوەیە کە زۆرترین پشتبەستنی بە ناوڕۆکی راپۆرتەکانی ئێمەیە هاوکات ڕێکخراوی ئەمنستی وەروەها چەندین ڕێکخراوی تر جگەلەوەی کە لە ماوەیەکی زۆر کورتدا ئێمە لەگەڵ دوو جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا هیلاری کلینتۆن دانیشتوین دانەیەکیان تایبەت بۆ کاروباری عێراق و دانەیەکیان تایبەت بە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مافەکانی مرۆڤ و جگەلەوەی لەگەڵ نوێنەرانی یەکێتی ئەوروپا لەگەڵ چەندین ڕێکخراوی تر و کونسڵخانەی تر دانیشتوین. ئێمە هەوڵ دەدەین پشتیوانی ڕێکخراونی دەوڵەتیەکان بەدەست بێنین لەو ڕوانگەی فشارێکی مەدەنیانە هاوشانی ئێمە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و سەر حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و هاوشان بن لەوەی کە ڕۆڵیان هەبێت لە کەمکردنەوەی ئەو پێشێلکاریانە. دواترین کارتان وەکو ئاماری ئەو پێشێلکاریانە چی بۆ لە هەرێمی کوردستانی عێراق؟ دواترین ئامارمان بۆ ساڵی 2012 بریتی بوو لە تۆمارکردنی 190 پێشێلکاری جۆراوجۆر لە بەرامبەر 132 ڕۆژنامەنووس. دیارە ئەم پێشێلکاریانە لەم ساڵدا جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ئەوەیە کە برینداری بە فیشەکمان نییە و چەند حاڵەتێکی تر هەیە ئێمە نیمانە زۆرترین ئەو حاڵەتانێکی هەبوون بریتی بوون لە دەستگیرکردن کە حاڵەتی زۆر مەترسیدارن بریتی بوون لە ڕێگیریکردن کە هەموو ئەمانە بریتین لە حاڵتی زۆر مەترسیدار بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئێمە دەبێت زۆر خۆشحاڵ بین کە ڕۆژنامەنووسی شەهیدمان نییە. ڕۆژنامەوان نیاز عەبدوڵڵا ڕێخەری سنتەری میترۆ لە شاری هەولێر هەرێمی کوردستانی عێراق سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت لە بەرنامەی کورد کۆنێکشن. زۆر سپاس بۆ ئێوە بژین. بەڵێ تەماشەبانان هێژامە ئەف بەرنامە لە ڕۆژە نەورۆزێ تۆمار کرد هەفکارن پشکا کوردی لە دەنگی ئەمریکا شاهەیەک بچووک هەبوو چەندێک ji کارمەندên dengê ئەمریکا jî تێشتا کوردی digelme xwarin û çunku Nasirxan destek cilên Kurdiyên ciwan li ber bûn me kir nûnera pişka Kurdiya dengê Amerîka Newrozit pîroz bê. سپاس کاک دەخیل نەورۆز لە هەموو لایەک پیرۆز بەنازانم کە من ببمە نوێنەریان بەشی کوردییان جوان بەڵام بەڕاستی بۆ نەورۆز بە تایبەتی بۆ من بۆنەیەکی زۆر خۆشە و تایبەتە و هەستێکی تایبەتم هەیە لەم ڕۆژەدا و زۆر پێخۆشحاڵ بووم کە بەشی کوردی ئەم بۆنەیان یاد کردەوە و کە هەندێک میوانمان بان کرد و هەروەها لە بەشەکانی تر لە دەنگی ئەمریکا و بەشی خۆشمان کۆبووینەوە ئەم بۆنە مێمان گێڕا. بێژگەلەوە شەد ڕۆژێک پێش ئێستا لە شەهەیەکی تر ئامادە بووی کە کوردەکان و گەلانی دیکەی کە ئەوانەی نەورۆز دەکەن. بەڵێ دەخیل دیارە نەورۆز ئەم ساڵ بە تایبەتی ئەم ساڵ لە ناوچەکانی واشنگتن دیسی و دەوروبەری لە ڤرجینیا لە مەریلاند بەهۆی ئەوەی کە فارسێکی زۆری لێ و کوردەکانی شەر زۆرن نەورۆز بە تایبەتی دەیگێڕدرێ بەڵام وەکو من هەستم پێ کردێ ئەم ساڵ نەورۆز زیاتر گرنگی پێدراوە هەم لەلایەن کوردەکان و لەلایەن ئەو گەلانی تریشکە ئاهەنگی نەورۆز دەگێڕن و یادی دەکەنەوە و ئەم فستیڤالەش لە ڕستن بوو فستیڤالێکی زۆر گەورە بوو کە زۆربیان فارس بوون بەڵام کوردەکانیش لەوێ بۆ یەکەم جار ئامادە بوون. راپۆرتێکمان هەیە کەمێکتر راپۆرتەکە بەڵاو دەکەینەوە بەڵام دەمویست پرسیاری ئەوە لێ بکەم چەند ڕۆژێکی تر دیسان شاهی نەورۆز لە قەعایە تەنها کوردەکانی ئەمریکان یان دەوروبەری واشنگتن. بەڵێ ئەمەش تەنها بۆ کوردەکانە بەڵام دیارە بانگی میوانانی تر دەکەن هەست دەکەن حاضر دەبی. بەخوا من نیازم حاضر ببم لەوێ کە چەندەوە شاهیش دەکەین ئیشەڵڵا نازانم چەندە زۆر سپاس. بەڵێ بینەرین هێژا وەکیما گوتی شاهیا نەورۆزی ku gelên dî li cîhanê dikin îroj yan van rojan jî li devera restin li Virginia wan gel û milletên ku Newrozê dikin şahiyeka hevpiş kirbû. Hevkar Heyderkerîm û Naska Zelda jî li wir amade bûn. Hevkar Heyderkerîm ev raporte ji me re amade kiriye. کۆمەلگای ئیرانیەکانی دەوروبەری واشنگتنی پایتەختی ئەمریکا دووەمین فستیڤاڵی نەورۆزیان لە ناوەندی شاری ڕێستنی ویلایەتی ڤەرجینیا سازدا و کوردەکانی دەڤەری واشنگتنیش بە سازکردنی ژوورێک و نیشاندانی کەلتور و فەرهەنگ و هەڵپەرچێ و جلوبەرجی کوردیەوە بەشداریان تێدا کرد.
هەرچەندە لە ڕیکلام و باسەکاندا ئاماژە بەوە کرابوو کە ئەوە دووەمین فستیڤاڵی نەورۆزی کۆمەڵگای ئیرانیەکانە بۆ ناساندنی کەلەپور و کەلتوری کۆمەلگاکانی ئێرانی بە کوردەکانیشەوە. بەڵام ئەوەی لەو فستیڤالە بەدی دەکرا زیاتر فستیڤالێکی بازرگانی بوو لە بری ئامانجە سەرەکیەکەی کە ناساندنی کەلتوری ئەو کۆمەلگایانە بوو. ڕەحیمی ڕەشیدی یەک لە ڕێخەرانی ژوور یا چادری کوردی لەو فستیڤالەدا بۆ چوونی خۆی دەربڕی سەبارەت بە پرسیاری ئەوەی ئایا ئەمە دووەمین فستیڤاڵی نەورۆزی کۆمەلگای ئیرانیەکانە بۆ ناساندنی کەلتور و فەرهەنگی کۆمەلگاکەیان بە خەڵکی ئەمریکایی یان فستیڤاڵی بازرگانیە کە زیاتر وا دەهاتە بەرچاو. هەروەکو ئاماژەت پێکرد تێبینیەکی زۆر گرنگت هێنایە گۆڕێ لە بنەڕەتدا ئێرانیەکان پێچان هێناوە بەڵام زۆربەی ئەو کەسانەی کە بەشدارن کە مەزەندە دەکرێت 12 تا 15,000 نەفەر بەشدارن زۆرتر لایەنی ئیکۆنۆمی و ئابووری بەخۆ گرتووە وەک بازرگانیکردن و ناساندنی پیشە و ئیشی خۆیان و فرۆشتنی بەرهەم و کەلوپەلەکانیان بە پێچەوانە کوردەکان ئێمە وەکو لایەنی کولتوری و هیچ شێوەیەک بازرگانیمان نەکردووە و بڕیارماندا کە وەکو ناسنامەخوازیەک وەکو نەتەوەیەکی سربەخۆ کوردی هەموو پارچەکان بەشدار بین و بە شەکانەوەی ئاڵای کوردستان و نیشاندانی ئەو تایبەتمەندیانە ئەو شتانەی کە جیاوازی ئێمە و ئەوانی دیکە لە هەرێمەکەدا دیاری دەکا ئەویش سربەخۆبوونی نەتەوەی کوردە. جگە لەوانەی کە سەرقاڵی بازرگانی بوون لە فستیڤالەکەدا کۆمەڵک خەڵکی دیکە لەسەر خواستی خۆیان وەک خۆبەختکەر ئەو فستیڤاڵیان ڕێخست بوو. ژنانیش بە تایبەتی ژنانی کۆمەلگای کوردی لەو بۆنەیەدا زۆر بەرچاو بوون. خانم سەیران شەرەفی نوێنەری ژنانی حزبی دموکراتی کوردستانی ئێران پەسنی ڕۆڵی ژنانی کوردی لەو فستیڤاڵەدا. ژنەکان سرنجی خەڵکەکەیان زۆر ڕاکێشاوە بۆ ئەو غورفەیە چونکە جلەکانیان ڕەنگاوڕەنگە ڕازاوەیە و خەڵکەکە دێن پێیان خۆشە چاو لە لیباسەکان دەکەن ئەکسیان دەگەڵ دەگرن دەپرسن کە ئەو لیباسانە ئیچۆیە خەڵکی چۆن چتەکەن چۆنە یعنی زۆر زۆریان پێخۆشە چونکە پێما بێ بەشی کوردی پارەکەش لێرە بەشدار بوون بەڵام ئەو ساڵەکە پێما بێ بەشدارەکە بەرچاوترە لە چاو پارەکە و خەڵکەکە زۆریان پێجالبە. کامەران باڵنور کە ئەویش یەک لە ڕێخەرانی ئەو فستیڤالە بوو تیشی خستە سەرچۆنەتی بەشداری کوردەکان لە دووەمین فستیڤاڵی نەورۆزی کۆمەلگای ئیرانیەکاندا. ئەوانەی کە ئەو ئێڤنتیان ئۆرگەنایز کرد بوو داوایان لە ئێمە کرد کە ئێمە وەکو کورد چونکە بەشێکمان لە ئیرانی دەوێت بەشدار بین و ئێمەش ئەو دەرفەتمان خواستە و بەشداریمان کرد. دیارە بەشدارێکە تەنیا هەر ئەوەیە کە کورد بناسێنین بە خەڵکانی تر هەر ئێران نییە خەڵکی تریش دێن لێرە چاو لەو شوێنە دەکەن و لەو پێشەنگایە دەکەن و وەچی دەشبینن خەڵکیشێک زۆر هاتووە پێمان خۆش بوو زیاتر کورد بناسرێ زیاتر ئاگادار بن لەسەر موقفی کورد و چێ و لەباری فەرهەنگیەوە و هەروەکو دەشزانن نەورۆز ئەگەر چاو لە مێژوو بکەین شتێکی کۆنی کوردیە جا لەبەر ئێمە شتێکی زۆر واجب بوو لەسەر ئێمە کە کورد وەکو هەڵگری ئاڵای نەورۆز حتمەن بەشدار بێ لەم شوێنەدا. حەیدەر کەریم بەشی کوردی دەنجی ئەمریکا. بەڵێ بینەران هەلبەت شاهین نەورۆزی بە راپۆرتەکە وەسا کورد قەت ناقەتێتن هەفکار حەیدەر کەریم راپۆرتەکە درێژ ئامادەکردە هوندەکارن راپۆرتێ لەسەر ماڵپەڕێن دەنگی ئەمریکا یان دەنگی ئەمریکا تەماشا بکەن. و لە باژارێ ئامەدێ شاهیەکە گەلک مەزنە نەورۆزی هاتەکردن تێدا ئەنداما پەرلەمانی تورکیە یا باژارێ ئیدرێ پەیامی ڕێبەری پێکێکی عەبدوڵڵا ئۆجەڵان گەهاند کوردان. حکومەتا تورکیا دەست بە دانوستاندنان کردە دیگەل بریز ئۆجەڵان دی پەیامی خۆدا ئۆجەڵان وەسا دیبێژە ئەڤە دەستپێکە تێکۆشینە سیاسەتەکە دموکراتیکە. وی خواست شەڕ بێ ڕاوستاندن پێکێکی چەکا دەینە و جێ تورکیا دەرکەون و هەروەسا هەر کەس ji بۆ چارەسەریە دموکراتیک تێکۆشینێ بکە و ڕێکخستیین کوردان jî piştevanî lê peyamê Ocalan kiriye bi taybet rêxistiyên ser bê PKK li Ewropa. Navaroka vê peyamê dibêje demekî nû destpêkiriye bi vê Newrozê em serdemekî nû didin destpêkirin. Em dîsa vê dibêjin gelê Kurd li gel vê peyamê ye rêxistina me giştî li gel vê peyamê ye meş alê xwe pêvajoya aştiyê bi daxuyaniya serok apû ve bi Newrozê pê ve daye dest pêkirin.
بەلێ تەماشەڤانین لە هەڵگەهاندنا کوردان بەری ئەم خاترێ ژوو بخوازن من دەخواست و ئاگادار بکەم و لە هەفتیا بێت ژی ما راپۆرتێک لە ژێرناوێ دۆزا کوردی لە تورکیە و هیڤیەک نە هەیە ئەڤە ناڤەڕۆکێ سمینارەکە بنیادی بروکینگز بوو لێرە لە واشنگتن ji bo jimareka taybetmendên Kurdan û siyasetên Tirkiye. Heta wî demî û hemû demên din jî stafê li hevgihandina Kurdan Kurd Connection hîviya saxî û selametiyê ji we dixwaze. Hûn dikarin vê bernamê li ser malperên dengê Amerîka yan dengî Amerîka temaşe bikin. Ji bo vê carê jî Xuda hafîz.